گفتوگۆی زیاتریان پرسە دەکەم لەگەڵ دکتۆر سەباح سوبحی ئەندامی لیژنەی نەوت و گازە لە پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمانە. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوون. سەرەتا پێم بڵێم پێشنیازە نوێ چییە سوودانی ناردوێتی بۆ ئەنجومەنی نوێنەران؟ سڵاو لە بەڕێزە دووە لە گەشتبینەرانی کوردستان ویستان خۆی وەکۆ ئێمەش لە ناو پەرلەمانی عێراقی تووشی یعنی شتێک بووین کە شتێکی لە ناکاو دروست بوو. ئەمەش لایحەکات لەلایەن خودی سوودانیەوە کە چەند خاڵێکی تێدایە ئەویشتیادا باز لەوە دەکات دەڵێ ئێمە ئەو یاسایە هەموار دەکەینەوە نابێ لەم سێ خاڵە دەربچێ. خاڵی یەکەم باز دەکات دەڵێ ئەگەر ئێمە بە تعدیلی ئێوە بڕۆین تعدیلی پەرلەمان ئەوە لێرە داهاتی خەزینەی گشتی کەم دەبێتەوە. ئەو خاڵی یەکەم. خاڵی دووەم باز لەوە دەکات دەڵێ ئەمە حاڵی عێراق هەموو بە گشتی دەبێت بە یەک چاو تەمەشا بکرێەوە. تطبیقکردنی یاسای قانونی ئیدارەی مالی نابێت تەعاڕوز بکات لەگەڵ ئەو هەنگاوەی کە ئێمە ئەنجامی دەدەین لە میانی هەموارکردنەکە. و خاڵی سێم کۆتاییش کە باس لە ئالیاتی فرۆشتنی نەوت دەکات لەلایەن سۆمۆوە. دەڵێ ئەگەر هاتوو بە پێی ئەو هەموارەی ئێوە بڕۆین ئالیاتی سۆمۆوە هاناڵێ لە نێوان دوو کەوانش ئەوەیە دەڵێ هەموو داهاتەکە بەگشتی دەبێت بچێتە خەزینەی دەوڵەت. ئەمە کێشە نییە ئەو خاڵانە. خۆی کێشەکە لەوەیە کە شتێکی نامەنتەقی تێدایە. دوای ئەو عرضکردنی ئەم کێشە و گرفتانە دێتن باسی دەڵێ ئێمە اقتراح دەکەین ئەم هەموارە بەو شێوازە بێ. لە میانی باسکردنی هەموارەکە دەبینین باز لە داهاتی نەوت دەکات لە ناوخۆ لە دەرەوە باسی غاز دەکات. ئەوە خاڵی دووەم ئەوە کە پێشتر نەبووە بە هیچ شێوازێک باسی غازیش دەکات لە ناوخۆ لە دەرەوە و باسی مشتەقاتی نەوتیش دەکات بەرهەمەکانی نەوت یعنی لە بنزین لە گاز و ئەوانە. یعنی ئەوە شتەکە ئالۆزکردنی بارودۆخەکە. باشە دکتۆر کەواتە با بپرسم بۆچی ئێستا لە دوای ئەوەی دوو خوێندنەوەی بۆ کراوە لە پەرلەمان و تەنیا ئەوە ماوە دەنگی لەسەر بدرێ سوودانی پێشنیازێکی نوێ ئەنێرە و ینی هەروەک ئەوە وایە بڵێ ئەوەی ئێمە پێشتر وتمان و بۆمان ناردن لی پەشیمان بووینەتەوە. بۆچی ئێستا ئەمە ئاکات؟ خۆی چەند تەفسیراتێک هەیە بام بە عەرزیکەم بۆ جەنابەتەوە. خۆی تەفسیراتەکە ئەوەیە یەکەم مەسەلەی سیباقی ئینتیخابی دەستی پێ کردووە ئێستا لە ناو لایەنە سیاسی شیعەکان و لە ناو سوننەکان و ئەوانە هەر یەک دەیانەوێت خۆیان بە نوعێک پیشان بدەن کەوا ئێمە بۆ مەسلحەتی عێراق و بۆ مەسلحەتی گشتی و بۆ شێوازە کار دەکەین. ئەوە خاڵی یەکەمە. طبعا ئەوانە هەمووی وەکو بۆ چوونی خۆم ئەمن باز دەکەم. دووەم وا پێ دەچێکەوە سوودانی دەیەوێت عەرقەلەک بخاتە ناو ئەم هەموارکردنە بۆ ئەوەی کە دەرەنجامی چەند شتێکی دیکە بەرچاو بێت وەکو بارودۆخی منتیقەکە با بڵێن بۆ نمونە مەسەلەی ئیدارەی ترامپ چۆن تەمەشای بابەتەکە دەکا مۆزوعی ئەو عقودە نەفتیانەی کە دەیکاتن لەگەڵ BP و لەگەڵ ئەوانەی تر یعنی مجموعە شتێکە دیارە دەیەوێت دەرەنجامەکەی ببینی ئەنجا ئەو شتە بکە. خاڵی سێیەم ئەویش خاڵێکی تۆزێک یعنی کا بڵێن زیاتر مرەجەحترە ئەویش زغوتاتی لەسرە لەلایەن چەند ئەطرافێکی ناوخۆیی شیعی. ئەویش دیارە دەیەوێتن شتەکە بەدڵی هەندێک لایەن بێتن هەرچەندە ئەو سێ هۆکارە جەزم ناکرێت یعنی نازانین تا چەند ڕاستە. بەڵام ئەوە بڵین هەدەفە ئەساسیەکەی ئەوەیە بەپێی بۆچوونی خۆی نێوان دوو کەوانە ئەوەیە دەڵێ ئێمە مەسەلەن وەکو نەوت دەفرۆشین دەبێ نەوتەکە بە کاملی ئیرادات بچیتە ناو خەزینەی گشتی. یعنی نمونونەکە بۆ شێوازەیە ئەگەر هاتو 400,000 بەرمیل ڕۆژانە هەرێمی کوردستان بفرۆشی جارانی با بڵێن $70 وەکو معدل تقریبا دەکاتە 25 ملیۆن و نیو 25 ملیۆن و 500,000 دلار ڕۆژانە. ئەو دەڵێ ئەو پارەیە دەبێت کاملی بێتە ناو خەزینەی گشتی نەک ئیستقطاعی $16 چکە تو ئەگەر $16 حسێب بکرێ
بۆ ئەم تعدیلە 16 دلار جارانی 400,000 بکات تقریبا دەکاتە 5,800,000 یعنی ئەمە 5,800,000ەکە نابردرێ لەو 25 ملیۆن و نیوە ئەوەی کە دەیکان دەڵێن ئەو 5,800,000 دەبێت دوایە حکوومەتی ئیتحادی هەڵسێ ئەو پارەیە بدرێتە کۆمپانیاکان وەکو تێچووی دەرهێنانی بەرمیلێک نەوت لەگەڵ گواستنەوەکەی ئەوەش لە عێراق یاسا هەیە تۆزێک خەڵکی ئەوراقی بەڵێ حکوومەتی ناوەند هەیە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە ئەمە پرسینەوان دوو لایەنە کە هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندن فیدراڵن ینی دەکرێت سوودانی تەنیا بە پێشنیازێکی خۆی بەبێ ئەوەی لە ئەنجومەنی وەزیران گفتوگۆی لەبارەوە بکرێ بەبێ ئەوەی لەگەڵ هەرێمی کوردستان گفتوگۆی لەبارەوە بکرێ بینێرێتە پەرلەمان نەخێر جائز نییە ئەوە بە هیچ نوعاک ینی حتا ئەو مناقەشامان نەسەکەمان هەیە نەسی حکومیمان هەیە باسی نەبازی مشتقات کرا نەباسی غاز کراوە دومجار ئەمە هەر مقتەرەحاک هەر مەشروعاک دێتە ناو پەرلەمان دەبێت دەنجی لەسەر بدرێت لە ئەنجومەنی وەزیران یعنی ئەو شتە چی فەردیە من تعجبم دێت دووەم یەک پرسیاری زۆر گرنگ هەیە یعنی ئەمە دەبێت عەرزی کەم باشە ینی حکوومەتی هەرێمی کوردستان بەس تەنها لەسەر موچە بەڕێوە دەچێت ئەوە محاڵە تو ئەدی موازنە 12.67ەکە لەکوێیە یعنی ئەگەر هاتوو ئەتوو موازنەی نادەی میزانیەی هەرێمی کوردستان فراهەم ناکەی و نایخێ ژێردەستی هەرێمی کوردستان هەرێمی کوردستان ئەگەر مشتقاتی نەوتی ئەو شتانە باشە کارەبا بەچ دەدرێت سەحا تربیە تعلیم عالی مەسلەی خزمەتگوزاری جادەوبان هەموو شتێک باشە بەچ بەڕێوە دەچێت دەبێت داهاتە کە بێت بتوانێت هەرێمێک کە سێ پارێزگایە بەو شێوازە بەڕێوەچێت تەنها بەموچە کەواتە شتی غێر منطقی داوا دەکەن بێژی حکوومەتی هەرێمی کوردستان داوای شروعیش دەکەن بەڵێ ئەوەی ڕەت کردەوە دەڵێت ئێمە بە هیچ شێوەیەک ئەمە قبول ناکەین و ڕەتی دەکەینەوە بەڵام لە ڕووی یاساییەکەوە پێم بڵێ کە ئێوە لە پەرلەمانن ئەم داواکاریەکی مەقبولە لە پەرلەمان ئێوە دەتوانن لەسەر ئەم پێشنیازە هەمواری یاسای بودجە بکەنەوە لەو کاتێک کە ئەم مقتەرەحە نامۆیە هاتە پەرلەمان ئێمە تەکەتولاتمان دروست کرد و چوینە ناو بڵێن کوتلەکان و مناقەشاتمان کرد لە ناو پەرلەمان و لەوێن دەرێ لۆبیەکی باشمان دروست کردووە تاکو بەرامبەر ئەم هەموارە نامەنتەقیە ڕاوەستین بەڕاستی هیچ معنای نییە کە فەرزی ئیرادەک بکرێت لە هەر تەرەفێک بێ ئەمە نازانین یانێ وەکوتم ئەمن تەکید نیمە کە چ لایەنەکە بزات بەڵام ئەو لایەنەی کە ئەو هەموارێ نامۆیە هینا ناو پەرلەمان ئێرادەیەکی باشی نییە و دەیەوێ هەرێمی کوردستان بخاتە ناو ئەحرازیەکی زۆر گەورە و دەیە پرۆسەی هەناردەکردنی نەوت دیسان تووشی کێشە بێ و بەهانە ببێنێتەوە بۆ ئەوەی زەخت بکە لەسەر هەرێمی کوردستان و بیکاتە دەستکەوتێکی نیشتیمانی بۆ خۆیان ئەمە شتەکە بەڕاستی ئەمە تعبیر لە مەسلەی شەراکەت ناکە مەبدەئی شەراکەت لە ناو دەبا بە تەواوەتی جیاوازیەکی یەکجار گەورە دروست دەکات نێوان هەرێمی کوردستان و نێوان حکوومەتی ئیتحادی وە دەکات کەوا نەزرەی دژمنی تەمەشامان کەن یعنی ئەمن تعجبم دەبینێ هەندێک شت هەیە دەبینی یاسایەک دەردەچێت بەس بۆ چەسانەوەی خەڵکی هەرێمی کوردستان بەس بۆ ئەوەی فشار بخرێتە سەر هەرێمی کوردستان ئەوە ناکرێت ئەدی مەفهومی شەراکە مانای چییە مەفهومی ئەوەی تەوازونەکە مانای چییە ئەدی فدرالیت مانای چییە ئەو شتانە بەداخەوە ئێمە لە بەرامبەری ڕادەوەستین بە هیچ شێوازێک ناهێڵین ئەو پلانە کە دانراوە بۆ ئەوەی کە تعدیلێکی نامۆ ئەوها بێتە ناو پەرلەمان و بەسەر بچێت بەڵکو ئێمە بەرامبەری ڕادەوەستین و دەمینێتەوە سەر ئەو تعدیلە ئەسلیەی کە کرا لە لیژنەی مالی و دەنجیشی لەسەر درا لە ناو لیژنەی مالی بەپێی سیاقات ئەمە بەپێی سیاقات ئیش دەکەین بەپێی تەدەروجی بابەتەکان کار دەکەین بەپێی قانون بەپێی دەستور بەپێی ئیدارە ئەبەو شێوازە دەتوانین تعدیلێکی گونجاو دابنێن تاکو پرۆسی هەناردەکردنی نەوت لە هەرێمی کوردستان پرۆسەیەکی سوودبەخش بێت نەک ئەمە تەنها بەس ئەوەیە نەوت بنێرین و کۆتای پێبێت زۆر سپاس دەکەم دکتۆر سەباح سوبحی ئەندامی لیژنەی نەوت و گاز لە پەرلەمانی عێراق لە وەخداوە میوانی کوردستان 24 بووی دەستخۆش